سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەمە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دروشم نووسینی لاوانی شۆڕژگێر لە ورمێ، پشتیوانی ئازادیخوازانی ڕاشت لە کۆڵبەران، پەرشی فاشیستەکانی تورکیا بۆ سەر کرێکارانی کورد لە ترابزۆن، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان، ڕێپێوانی بێجەنگی خەڵکی ئازادیخوازی بەلوچ لە زاهیدان، کۆبوونەوەی خەڵکی ئازادیخوازی تاران لەسەر مەزاری موستەفا کەریم بەیگی و لە سدەرەدانی 27 بەندکراو لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو لە ئێران. درێژە هەواڵەکان. دروشم نووسینی لاوانی شۆڕژگێر لە ورمێ. بەپێ هەواڵی گەیشتوو گەنجانی شۆڕژگێری ورمێ ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 دیواری هەندێک لاگەڕەکەکانی ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. کشان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی ورمێ بە نووسینی دروشمەکانی مەرگ بۆ خامنەئی، مەرگ بۆ دیکتاتۆر، ژن ژیان ئازادی و دەتوانن شۆڕژگێرێک دەست بەسەر کەن بەڵام شۆڕژ دەست بەسەر ناکرێت، دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی جنایەتکاری ئیسلامی نیشاندا. پشتیوانی ئازادیخوازانی ڕاشت لە کۆڵبەران. بەپێ هەواڵی گەیشتوو ئازادیخوازانی ڕەش بە بڵاوکردنی گرافیتی و تراکت وێڕای پشتیوانیکردن لە کۆڵبەرانی کوردستان دژایەتی خۆیان لەگەڵ گەڵاڵەی کەرامەتی کۆڵبەران نیشاندا. بەپێ ئەو راپۆرتە ئازادیخوازانی ڕەشت وێنە و گرافیتی کۆڵبەرانیان لەسەر دیواری ئەو شارە کێشاوە و بەو شێوەیە ناڕزایەتی خۆیان لە ئاساییکردنەوەی کۆڵبەری لە ژێرناوی گەڵاڵەی کەرامەتی کۆڵبەران نیشاندەوە. بە وتەی چالاکانی سۆسیالیستی ڕەشت ڕژیمی سەرمایەداری ئیسلامی لە جیاتی چارەسەرکردنی کێشەی مایشەتی دانیشتوانی سەرسنوور بە ئیجراییکردنی گەڵاڵەی کەرامەتی کۆڵبەران ئەیەوێت کۆیلایەتی یاسایی بکاتەوە و کەرامەتی خەڵکی ناوچە سنووریەکان بشکێنێت. لە ناوچوونی گوڵوگلەی نایابی پارێزگای کرماشان بەهۆی سیاسەتەکانی ڕژیم. بە وتەی چالاکانی ژینگە پارێزی کرماشان چەندین جۆر گوڵوگیای نایابی و پارێزگایە وەکو نێرگێز، هەڵمەڵا، لەولاو، زۆزان و سۆرانە بەهۆی بایەخنەدانی ڕێکخراوی سەرچاوە سروشتیەکان خەریکە لەناو دەچێت. بە پێزانیاریەکان پارێزگای کرماشان نایابترین گوڵی نێرگێز و هەڵمەڵی هەیە کە لە جیهاندا بەناوبانگە، بەڵام بەهۆی کەمتەرخەرمی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەو سامانە سروشتیە خەریکە لەناو دەچێت. چالانکانی ژینگەی لەو بارەوە دەڵێن بایەخنەدانی ڕێکخراوی سەرچاوە سروشتیەکان و هەژاری خەڵک وای کردووەکە توی ئەو گوڵە نایابانە بۆ چاندن دەبنە ماڵەوە و کاسپی پێدەکەن، بۆ بۆنەوە ئێستا توی زۆربەی گوڵوگیا نایابەکان لە سروشدا نەماوە و مەترسی لە ناوچوونیان لەسەرە. هێرشی فاشیستەکانی تورکیا بۆ سەر کرێکارانی کورد لە ترابزۆن. ڕۆژی پێنجشەممە 23 سەرماوەزی 1402 کۆمەڵێک فاشیستی تورک لە فڕۆکەخانەی پارێزگای ترابزۆنی تورکیا بە بیانووی قسەکردن بە زمانی کوردی هێرشیان کردوتە سەر چەند کرێکاری کورد و برینداریان کردوون. بە پێزانیاریەکان ئەو کرێکارە کوردزانە کە خەڵکی پارێزگاکانی ئاکرێ و وانی باکووری کوردستانن کرێکاری کەرتی بینەسازین و لە نوێژنکردنەوەی فڕۆکەخانەی ترابزۆن کار دەکەن کات دەکەوێتە شارۆچکەی ئۆرتاهی ساز لە ناوەندی ئەو شارە. ئەو کرێکارانە لە کاتی چاخواردنەوە لە بەردەم کافەتریا پێش ئەوەی دەست بە کارەکانیان بکەن لە نێوان خۆیاندا بە زمانی کوردی قسەیان کردووە و پاسەوانێک لێیان نزیک بووتەوە و داوای لێکردوون بە کوردی قسە نەکەن، بۆ هۆیەوە دەمەخاڵەی لە نێوان کرێکارانی کورد و پاسەوانەکان دروست بووە و بووەتە شەڕیان. دواتر پاسەوانەکان و 20 کرێکاری دیکەی پرۆژەکە هێرشیان کردووەتە سەر کرێکارانی کورد و برینداریان کردوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانانشینی،
بەکردەوە دەرهاتنی مادەی دێ یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، جابینکردنی ئەمکاناتی ڕەفاهی، گەڕانەوەی ئەو بڕە پارەیە لە ساڵانی ڕابردووەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە و کۆتایی هێنان بە دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ڕێپێوانی بێجەنگی خەڵکی ئازادیخوازی بەلوچ لە زاهیدان. ڕۆژی هەینی 24 مانگی سەرماوەز خەڵکی ئازادیخوازی بەلوچ لە شاری زاهیدان وێڕای میلیتاریزەکردنی شارەکە ڕێپێوانی ناڕزایەتی خۆیان دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەبرد. ڕۆژی هەینی و یەک ڕۆژ بە دوای هێرشی چەکدارانی جەیشولعەدل بۆ سەر بنکەی هێزەکانی فەراجە لە شارستانی ڕاسک کە بووە هۆی کوژران و برینزاربوونی 19 چەکداری ڕژیم، شارەکانی پارێزگای سیستان و بەلوچستان بە تەواوەتی میلیتاریزەکرا. وێڕای ئەو کەشوهەوا ئەمنیەتی عەفوون بەسەر شاری زاهیداندا زاڵکرا بوو. خەڵکی ئازادیخوازی بەلوچ پاش نوێژی هەینی بە بەدەستەوەگرتنی پلاکارد ڕێپێوانیان کردو بەو شێوەیە دژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی گەندەڵ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی نیشاندا. کۆبوونەوەی خەڵکی ئازادیخوازی تاران لەسەر مەزاری مۆستەفا کەریمبەیگی. ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 کۆمەڵێک لە ئازادیخوازانی تاران لەسەر مەزاری مۆستەفا کەریمبەیگی لە گیانبەختکردوانی بزوستنەوەی ساڵی 1970 هەتاوی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاوەسەکانی نوێ کردەوە. مۆستەفا کەریمبەیگی لە ناڕزایەتیەکانی ڕۆژی ئاشورای ساڵی 1970 هەتاوی بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی هەینی کۆمەڵێک لە ئازادیخوازانی تاران بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە وێنەی قوربانیانی شۆڕشەکانی 96، 98 و 1401یان لەسەر بەردی مەزارەکەی دانا و ڕێزیان لە یادی تەواوی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی گرت. بەشداربوونی ئەو چالاکیە بەڵێنیاندا درێژەدەری ڕێگەی گیانبەختکردوان بن و پەیمانیان لەگەڵ ئاوەسەکانیان نوێ کردەوە. کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ڕاسک. ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 هێزە ئینتیزامیەکانی ڕژیم پاش کۆسای هاتنی شەڕی نێوان چەکدارانی گروپی جەیشولعەدل لەگەڵ هێزەکانی فەراجە دوو شارۆمەندیاندایە بەردەستڕێژی گولە و بەهۆیەوە یەکێکیان کوژرا و یەکێکی دیکەشیان بریندار بوو. بە پێڕاپۆرتی شارەکانی بەلوچ دوو هاوڵاتی بەلوچ کە دوکاندار بوون بەبێ هۆکار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراونەتە بەردەستڕێژی گولە و یەکێکیان بە ناوی ئەحمەد درەخشان تەمەن 20 ساڵ گیانی لێدەستاوە و شارۆمەندێکی دیکە بە ناوی ئەمانۆڵا چاریزەهی کە پیشەی ئاڕایشگەری بووە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. شاینی باسەکان نیوە شەوی پێنجشەممە چەکدارانی جەیشولعەدل هێرشیان کردە سەر بنکەیەکی نیزامی ڕژیم لە شاری ڕاسک و پاش چەند سەعات شەڕ و پێکدادان 19 چەکداری ڕژیمیان کوشت و بریندار کرد. لە سێدارەزانی 27 بەندکراو لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو لە ئێران. ڕێکراوی مافی مرۆڤی ئێران ڕۆژی هەینی 24 سەرماوەز راپۆرتێکی لەسەر ڕێژەی عەزامکراوانی یەک هەفتەی ڕابردوو لە زیندانەکانی ئێران بڵاو کردەوە. بە پێو راپۆرتە لە ڕۆژی هەینی 17 سەرماوەز تاکو ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەز بەلانی کەم 27 بەندکراو لە زیندانەکانی کەرەج، قزڵحەسار، ئەهواز، سنە، بابۆل، قۆم، شیروان، عادڵابادی شیراز، زاهیدان، ورمێ و کرماشان لە سێدارەدراون. بە پێزانیاریەکان 12 کەس تەنیا لە ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەز ئیعدامکراون و 7 کەسیش لە زیندانی ناوەندی کەراج لە سێدارەدراون. دووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە ئوردن و یەمەن. ڕۆژی هەینی 24 سەرماوەزی 1402 هەزاران شارۆمەندی دانیشتووی وڵاتانی ئوردن و یەمەن دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە خۆپیشاندانیان کرد. بەشداربوونیەوە خۆپیشاندانە وتۆکردنی ئاگربەستی نەتەوە یەکگرتووەکان لەلایەن ئامریکاوە بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. ناڕازیان ژینۆسایدی ژنان و منداڵانی فەلەستینی و بێجەنگی کۆمەڵگای جیهانیان
مایە شەرمی مرۆڤایەتی زانی و حمایەتەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپایان لە دەوڵەتی ئیسرائیل مەحکوم کرد. بنەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و وەختەوە.